ئازان خۆشەویستان لە دیدارێکی تایبەتدا لە بابەتێکی زۆر تایبەت کە لە چەند ڕۆژی ڕابردوو بووە مژاری نێو میدیا و بووە مژاری نێو ماز میدیا و نووسین و قسە و باس و قسەگەلێکی زۆری لێکەوتەوە ئەویش سەبارەت بە میدیا بوو و بەرپرسیارەتی میدیا و لەلایەن میدیاکارانەوە کە چۆن ڕووداوێکی ناخەژێن ڕوویە لە هەولێر لە بەردەم بارگای UN کە کوردانی ڕۆژهەڵات ناڕزایان دەربڕی و بە تایبەتی گەنجێکی ڕۆژهەڵات کە گرفتێکی سیاسی یاسایان هەیە لەگەڵ دنیای سێما کە ئەوان پەناهندن لە هەرێمی کوردستان کە چۆن داخوازەکانیان بگەنن ڕۆژنامەنووسان و پەیامنێران چۆن بوونە دنەدەر یاخود پاڵنەری ئەوەی کە ئەم گەنجە خۆی بسووتێنەوە نابەرپرسیارانە ئەو میدیانە هەڵنەسان بە کاری مرۆڤانی خۆیان لەگەڵ کاکامەران غەریب وەکو کادری پارتی دیموکراتی کوردستان ئەم قسە و باسە تاوتویەکەین کاکامەران بخێراتی سپاس بۆ بەڕێستان کاکامەران چۆن قسە لەسەرەوە بکەین میدیا لە 30 ساڵی ڕابردووە چۆن شەپرزەیەک زەدەگوی نیە بڵم بەڕەڵایەکی پێوە دیارە و زۆر بەڕوونی ئەمجارە بینیمان کە بست تەنها بۆ ڕووماڵکردن یاخود بۆ بەرزکردنەوەی زیاترین بینەر چۆن کارێکی نامرۆڤانە لە سرد ینی هۆکار ئەتوانین بڵێن لە ڕۆ ئینسانێکە و کە وێنەکانە بینین چۆن ئێوە بینیتانەوە حەزەکەم بڕەسان بڕێنەوە قسە و باسەوە بەڵێ سڵاوتان لێبێ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر بە پانۆرامای ڕووداوەکانی دوار ڕاپەڕین لە کوردستانە بڕوانین بە لە ڕاپەڕین ئێمە ئەبینین کە سیستەمی تاکحیزبی لە تەواوی عێراقا حاکم بوو ئەم سیستەمە تاکحیزبیە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە قۆرخی ڕاگەیاندنەکان بکرێ بەو شێوەیە کە حیزبی حاکم لە عێراقا ئەیویست بە شێوەیەک لە شێوەکان هەموو دەنگەکان هەموو ڕەنگەکان سەرکوت کرابوون یا ڕەنگ کرابوون بەو ڕەنگەی کە ئەو حیزبە کە حیزبی بەعەز بوو دەیویست دووە ڕاپەڕین بە دڵنیاییەوە کەشێکی ئازادانەتر هاتە ئاراوە حیزبە سیاسیەکان سەرجەم ڕاگەیاندنی خۆیان بۆ چ بۆ بەرژەوەندی حیزبی هەروەها بۆ سەرخستنی ئەزمموی هەرێمی کوردستان خستەگەڕ بە شێوەیەک لە شێوەکان ئێمە پێشتر لە شاخە ئەزمموی ڕاگەیاندنێکی شۆڕژگێڕانەمان هەبوو ئەزمموی ڕاگەیاندنێکی بەرگریمان هەبوو کە تەرکیزی تەواوی ئێمە تەنها لەسەر ناشرینکردنی ئەو دەسەڵاتە بوو کە حاکم بوو بەسەر عێراقا هەروەها ڕەوایەتی بەو خەباتەی کە ئێمە دژی ئەو سیستەمە هەمان بوو دوا ڕاپەڕین وەکو باسم کرد فەزایەکی تر هاتە ئاراوە تۆ چیت بوو تایە کەس ڕێگری لێ ناکردی میدیاکان بەپێی سیستەمە حیزبیە کە فرە حیزبیەی کە لە هەرێمی کوردستانە هەبوو ئەوسا کەرتی تایبەت تقریبەن دەست کورتتر بوو حیزبەکان لەبەرەوەی سەرمایەکی باشتریان لەبەردەسا بوو ڕاگەیاندنی حیزبی زاڵ بوو بەسەر فەزای گشتی ڕاگەیاندنا لە هەرێمی کوردستانە تا وای لێ هات کە ئەو ڕاگەیاندنە حیزبیەش کە کارگەیشتە شەڕی ناوخۆ و هەروەها بەکارهێنانی دژی یەکتر دزێوکردنی بەو شێوەی ئەزممونەی کە کامەران ئەگەڕێتەوە ینی بە پێویستمان بەوە هەیە کە بگەڕێنەوە ئەو ئەزممونەی کە ئێمە لەگەڵ حیزبی بە عەساب بەو شێوەیە بەکارمان هێنا بەداخەوە کە نابووایە وابێ لە شەڕی ناوخۆیان دژی یەکتر بەکار هات ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لە زاکیرەی گەلی کووردا ماوەتەوە لە زاکیرەی تاک بە تاکی ئەوانەی کە تەمەنیان شمولی ئەوە دەنگی گڕ و دەنگی ڕقاسی حەماسی بە دڵنیایی چۆتە کۆنستی بەڵێ بە شێوەیەک لە سایکۆلۆژیای ئێمە ماوەتەوە بە تایبەتی ئەو جیلەی کە سەردەمی داگیرکاری بەعسی بینیوە سەردەمی وێرانکاری بینیوە سەردەمی خەواتی بەرگری هەر هەمان مۆدێلی ینی تەقلیدکردنی سەردەمی بەعز بۆ ئەوانش بە شێوەیەک لە شێوەکان بڵێ تەقلیدێکی زۆر خراپ بوو بۆ لەبەر ئەوەی احتیمالە تەقسیر و هەڵە لە ئێمەش نەبوو بێ بۆ ئێمە سەردەمانێکی زۆر کەبت کرا بووین بەو شێوەیە کە لایەنی بەرامبەرمان ناحەقە ئێمە حەقین کە هاتە سەر ئەوەی کە حیزبی سیاسیش بەو شێوەیە نەخێر حیزبی سیاسی
بەرامبەرەکەم ناحەقە بەڵام من حەقم ئەگەر ئێمە بڕوانی لە کۆنفرانسەکەی دوێنێ زانکۆی کوردستان فازڵ میرانی قسەیەکی زۆر زۆر جوانی کرد وتی ئەتوانین ئێمەەوە بگۆڕین کە بە ئەو منتیقە کە تۆ ڕاستی احتیمالە منیش ڕاست بم سەیریکە ئەمە زۆر زۆر جوانە ئەمە بە شێوازێکە کە ئێمە یەکتر قبولکردن تۆلەرانس هەروەها ئەو سیستەمە فرەحیزبی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەزمی بکەین مادام حیزبێکی سیاسیە تۆ لەسەر حەقی منیش لەسەر حەقم بابێنە سەر قۆناغی دوا ڕاگەیاندنی حیزبی ڕاگەیاندنی حیزبی بەو شێوەیە ئێمە تێمان پەڕان وردە وردە وای لێ هات کە کەرتی تایبەت هەروەها کۆمەڵێک لە میدیاکاران خۆیان شخصی هەروەها هەندێک کۆمپانیای بازرگانی توانیان میدیای تایبەت بە خۆیان هەبێ ئەمانیش بەداخەوە لە ئەنجامی ئەو ئەزمونە ناشرینەی ئێمە لە پێشۆیم قۆناغانە پاشاگردانی دروست کرد بەڵێ لە ئەنجامی ئەو ئەزمونە ناشرینەی کە ئێمە لە شەڕی ناوخۆیان هەمان بوو ئەمانیش بە هەمان شێوە بوونە بەرەیەک دژ بە حیزبەکان دژ بە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان لە جاتی چاکسازی ئەوان هەوڵی وێرانکردنیاندا ئەم ئەزمونە وای کرد بە هاوتەری بە پارالێل لەگەڵ نەبوونی یاسایەکی تایبەت لە هەرێمی کوردستانە بەڵێ نەبوونی یاسایەکی تایبەت لە هەرێمی کوردستانە وای کرد کە هیچ کۆتوبەندێک لەسەر ڕاگەیاندن نەمێنێ بە دڵنیاییشەوە دوا سەرهەڵدانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەی کە پێوترێ سۆشیال میدیا وای لێ هات کە لە جیاتی ئەو مینبەرانە کەناڵی تەلەڤیزۆنی ڕۆژنامە هەر کەسە و مینبەرێک بۆ خۆی شک بەرێ کە دەنگی خۆی تیا هەڵبڕێ جنێو بدا سوکایەتی بکە بەبێ ئەوەی هیچ کۆتوبەندێکی لەسەر بێ وای لێ هات کە حیزبە سیاسیەکان تەنانەت حکوومەتیش کە بەشێکی زۆری کاتەکانیان تەرخان بکەن بۆ ڕوبەڕووبوونەوە یاکو بە درۆخستنەوەی ئەو شتانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دێتە بوون بەداخیشەوە هەندێک لە دام و دەستگا میدیایەکان هەیە کە دام و دەستگایەکی میدیایی مۆعتەبەریشە بەڵام دوجار خەریکی درۆ بڵاوکردنەوەیە ئەم درۆیە بە شێوەیەک لەبەرەوەی سیستەمی سۆشیال میدیا وایە زۆر بە فراوانی بڵاوە بێتەوە بە شێوەیەک بە فراوانی بڵاوە بێتەوە کە تۆ تاکو بە خەڵکی ئەسەلمێنی کە ئەمەوانیە بڵاو بۆتەوە چۆتە زاکیرەی خەڵکەوە ئەمە کێشەیەکی تری ئێمەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەتریشی بۆ دەستگا میدیاییە هاوسەنگەکان کە لەسەر ڕەوتی میدیایە سابتەکەی خۆیانە ڕۆن هەروە بە پێی ئیتیکی ڕۆژنامەوانی کاری خۆیانەکەن کێشەیەکی گەورەتریشە بۆوان چونکە دوجار چه ئەو دەستگایی کە درۆ بڵاوەکاتەوە چه ئەو دەستگایی کە وروژاندنەکە چه ئەو دەستگایی کە بە هاوسەنگی ئەرکە سەرەکیەکەی خۆیەکە کە گەیاندنی هەواڵ و زانیاریە هەمویان ئەخێنە چوارچێوەیەکەوە کە چی پێڵێن میدیای پێڵێن ئەمە ئەرکی ئێوەی میدیاکاران و دەستگا میدیایەکانیشی پرس کردووە بە تایبەتی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان مشورێک لەمە بخوا یاسایەکی تایبەت هەبێ بە سۆشیال میدیا شتێکی وا گەڵاڵە کراوە پرۆپۆزەڵێکی وا هەیە یعنی بخرێتە بەردەم پەرلەمان لە پەرلەمانە یاخود دووبارە ئێمەکەینە ناو ئەو مقۆمخۆیەی کە ئازادی ڕۆژنامەوانی پێشێ لە کرێ شمولیت چۆمانەمە ئازادی ڕۆژنامەوانی پێێن یا بە پێچەوانەکەی بەرەڵایی نییە ئەگەر ینی کە یاسا و ڕێسای لە هەموو دنیا بەداخەوە نەبوونی ئەو کۆت و بەند و ڕێساو یاسایە وای کردووە کە بە چاک و بە خراپ چ دەستگا میدیاکان چ لە ئاستی تاک شەخص بەناوبانگ بە چی ئەەکەی بەناوبانگ بە ئێستا ئێمایە بینین ئەو فەزاحەتە ئەخلاقیەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڵێشتی ئابڕووبەرکە بە ویستی خۆی تاکەکە بڵاوی ئەکاتەوە بەستەنها لە پێناوی ناوبانگە وای کردووە کە ئەمە کاریگەری هەبێ بەسەر هەندێک دام و دەستگای ڕاگەیاندنیشە بۆ لە پێناوی بەرزبوونەوەی بینینی ئەو دەستگایە هەروەها ئەمە بە قووەتێکی معنەوی ئەزانێ بۆ خۆی بە پاڵپڵ شتێکی معتەبەری ئەزانێ بۆ خۆی ئەم دەستگا میدیاییە ئەمە
حەقە بەر لە هەموو شتێک حکوومەتی یاریێمی کوردستان لی بێتە دەنگ دوجار دەستگا میدیاییەکان بە نەخشە ڕێگەی خۆیان بچنەوە بەڕاستی ئایا ئەم ڕەوتەی کە ئەوان پەیڕەوی ئەکەن لە گەیاندنی هەواڵ ئایا گەیاندنی هەواڵ و ڕووداوە یاک و خوڵقاندنی ڕووداوە ئەرکی دەستگای میدیایی خوڵقاندنی ڕووداو نییە گەیاندنی ڕووداوە ئەوەی سەبارەت بە و گەنجە ڕۆژهەڵاتیە بینیمان ئێمە ئەمە خوڵقاندنی ڕووداو بوو وەکو سیناریوەیە کە بۆی داڕێژراوێ بەم شێوەیە تۆ چاوەڕێی ئەوە بکەی کە ئەم ڕووداوە لە زەوی ئارەشە و کۆژانی کەسێک بگێنی مایکێک و بەدەستەوە بێ کوردانی ڕۆژهەڵات لەکوێ ئارەشیانێ و چۆن دەگی ناڕزایەوان تا ئەوەی ڕەشی خۆسووتاندن بکردن ئەمان دنەی ئێن بۆیە ینی وای لێ هات کاکەمەران ینی هاشتاگی ئەوە داگیرە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لاەن خودی ڕۆژنامە نووسانەوە ینی بەم شێوە کە حاشا من ڕۆژنامە نووس نیم بۆچی منم یە کاکەمەران ئاماژە بۆ باکە ینی خۆم من ژماردم 14 جار چرخەکە پێ ئەکات و ینی کە بەنزین وەسیلەیەکە بۆ ینی زیاتر زوو ئاگرکردن ئەمان ینی دنەیەن تاو دقی حاڵەتێکی شۆگێنەریەتە پێشەوە لەگەڵەوەشە ینی پاش ئەوە ئەمە ینی لێرە تراژدیان بینی لێرە و تراژیدیا ویش بەو شێوێ بوو کە هاتنەوە سەر تیڤ بەرگریان لە کارەکەی خۆیان نەکرد ئەو کارن ینی ناخلاقیە لێرە ئەبێ ئەم ڕووداوە خاڵێکی وەرچەرخان بێ بۆ دەستگا میدیایەکانی کوردستان ئیتیک و ئەخلاقی ڕۆژنامەوانی وات لێکا کە تۆ ڕووداوەکە بگوازیتەوە بۆ نمونە لە حاڵەتێکا تۆ فریان ناکەویکە و گەنجە خۆی سووتاندووە بەڵام لە ڕوو ئەخلاقیەکەشەوە کە نابێت چونکە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکانی وایان کردووە کە گرتەی بەو شێوەیە بایکۆتی لەسرە سانسۆر ئەکرێ ناگوازرێتەوە تۆ فریان نەکەوتووی مەسەلەن ڕووداوەکە بە کاملی بگوازیتەوە وەکو هەواڵی گوازیتەوە بەڵام کاتێک خۆت لەوێبی واز لە مۆزوع میدیایەکە بێنە ئەی مرۆڤایەتی لە هاتووە تۆ لە بەرامبەر لە دوو هەنگاوی مانیە مردنی مرۆڤێکای ئەو ئەخلاقە بنەماڵەیە ئەو ئەخلاقە نەتەوەیە ئەو ڕووە ئینسانیەی کە تۆ وەکو مرۆڤێک ئەمە ئەبینی لە بەرامبەر تا ئەوە چی لێ هاتووە ئێمە زۆر جار بەواڵێن ئەڵێن لە بەرامبەر ئەو ڕووداوانەیە ئافرەت احتیمال لە نەختێک بە هەست و سۆستر و لاوازتر بێت لە پیاو لە بینی نێوانە ئێمە بینی لە ناو پەیامنێرەکانە ئافرەتی تایەکە تەنانەت خۆشی لێڵ ناکا بە نسبەدە و مەوزوعەوە بەس تەنها لە پێناوی ئەوەی کە بگوازرێتەوە ئەمە سنووری نێوان مۆراڵ و بێمۆراڵیە هەردوو دیوەکەیە بە دیوە کۆمەڵایەتیەکەیە بە دیوە کارە پیشەییەکەیە کە کارێکی ڕۆژنامەوانیە کە ئەمیش لە خۆیدا کۆمەڵی ئەخلاق و پرەنسیبی هەیە کە تۆ ناتوانانی لەیلادەی ئەمە کێشەکەی ئێمەیە ئەم دەستگا میدیایە نەجارێکی تر ئەبێ ئەمە بکەنەوە بە خاڵی وەرچەرخان کە تۆ ڕاستە دەستگایەکی میدیایی بەڵام کۆمەڵێک هێڵی سوورت هەیە ئەوە نییە تۆ هەموو هێڵە سوورەکان تێپەڕێنی بۆ چێ ئەبێ تۆ کۆمەڵێک پێوەەر هەیە لە کۆمەلگایە لە خێزانی کوردیە لە هەروەها لەو سیستەمە سیاسیەکە لە هەرێمی کوردستان هەیە تۆ ناتوانانی هەموو هێڵە سوورەکان تێپەڕێنی ئەمە حکوومەت نییە بە ئارەزوی خۆت جنێوی پێ بدەیت ئەمە حیزب نییە بە ئارەزوی خۆت پێایە هەڵشاقی ئەمە ڕۆحی مرۆڤێکە کە لە بەرامبەر تۆیە وەستاوە لە نێوان مەرگ و ژیانە چاوەڕێی هەڵوێستێکی تۆیە لەو کاتەیە چی ئەبێت تۆ کامێرەکەت فڕێیەی فریایی کاکەمەران لە نێو پرسیارەکەی پێشومان ویستم ئەمە بپرسم بەڵام بەم شێوە ئەو بێ چاوەڕوویە چۆن پیشان ینی میدیا توانێت پەردەپۆش یاخۆ بیێ پەردەپۆشی کارێکی وە نائینسانانە بکە وەلام گرنگە کامەرانیانی بڕاتە نێو ئەم قسە و باسەوە لەلایەن توێژێکەوە کرا
کە قەڵەم بەدەستە کە بێ هۆشیاری هەبێ بە جیاوازی ئەگەر داعژەمی بکردایە تەنها شۆک بوو بۆ ئێمە ینی کۆمەڵە پرسیاری هەڵناگەر بۆ وەڵامەکانمان وەرگرتووە کە ئەگەر داعش یاخود بەعز ئەمەی بکردایە چۆن ئەمانە چوونە ناو ئەم بێ چاوەڕوویە کە بەرگری لەوە بکەن و نامن ینی ئاوا بەو شێ نامن تازە فریا کەوتم ینی تو ئێمە ئەزانین مەودای دووری نێوان ئەو گەنجە و عملیەکە پاساو هەڵناگرێت بەڵام میدیا دووبارە بێتەوە پاساو دەر ئەوە بە پاساو نییە بەڕاستی ئەمە هەمومان بەداخەوە ئەو گرتە ڤیددیۆیەمان بینیوە و بێ هەڵوێستیە و ڕۆژنامە نووسانەمان لەو کاتەیە بینیوە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان ئەو کردارە داعشا سایانەی کە لە سەردەمی خلافەتی ئیسلامی بەناو خلافەتی ئیسلامیە ڕووی ئەداکە سەربڕینی پێشمەرگە و سووتاندنیان و هەروەها لە ناو قەفەسا بە شێوەیەک لە شێوەکان بیان خەنە ئاوەوە تاکو و ئەخنچێن ئەو دوژمن بوو مەسەلەن بڕوای بەوە هەبوو کە بەو شێوەیە قڕ دەکا بەڵام تۆ هاو خوێنێکی خۆت هاو زمانێکی خۆت لە بەرامبەر چاوەکانی تۆیە بەم شێوەیە لە کاتێکە ئەو داواکاریەکەی ئاراستەی حیزبێکی سیاسی نەبووە تاکو تۆ حیزبێکی معارزی حیزبێکی ئۆپۆزیسیۆنی بیگوازیتەوە بۆی حکوومەتیا و حیزبێک کە لە دەسەڵاتیان ناشرینی بکەیت ئەو کێشەیەکی ئینسانی هەبووە مافی پەنابەرێتی داوای لە نەتەوە یەکگرتووەکان کردووە لە بەردەم بارگای نەتەوە یەکگرتووەکانە بووە جا ئەمە کارەساتر ئەوەیە ئەگەر لە بەردەم بارگایەکی حیزبیە یا لە بەردەم بارگایەکی حکومیە بواە ئەم ڕاگەیاندانە بە چ شێوەیەک ئەیان قۆستەوە ئەمە ینی بەم گێڕانێ ئەم چیرۆکە کە ئەکاتە کۆمەکی من و کرد کە بێمە ناو چیرۆکەوە بەواتە ئەگەر ئەمە بارگایەکی بڵێن دادگایەکی کابینی نۆ بواە یا هێرێمی کوردستان بۆ خود بارگایەکی لقی چواری بەڕێستیان بواە بە جیاوازێکە کە ئێمە ئەڵێن UN ینی ڕاستەوە خۆ ڕوانگەیەکی ئینسانمانێتە ها بەهاناوە چوونی بەڵام زیاتر لە 6 کارمەندی UN لە دەوروبەری ینی ئەو قەزیە بوون هیچیان ینی کۆمەک هاوکاری کوژانەوە ئەمبڵانس ئەویان نەکردووە لەگەڵ چۆن ئەقۆزرایەوەی هاتمە نێو قسەکان بڵێ بە دڵنیاییەوە وەکو وتم ئەرکی ڕاگەیاندن هەروەها ئەوەی کە لە کوردستانە بە عام سۆشیال میدیا و دام و دەستگا ئیعلامیەکان لە ڕاوتی خۆی لایداوە زۆر پڕمەترسیش لە ڕاوتی خۆی لایداوە وای لێ هاتووە ئێستا کە یاری بە ئابڕووی مرۆڤەکانەکرێت یاری بە تایبەتمەندیەکانی ژیانی مرۆڤەکرێت تۆ ئازادی وەکو ڕۆژنامە نووسێک ژیانی پیشەیی خۆت لە سۆشیال میدیایە عرض بکەیت هەروەها ژیانی تایبەتی خۆشت بەڵام لەم کۆمەڵگایە وای لێ هاتووە کە چ ژیانە پیشەییەکەی خۆت چ ژیانە تایبەتیەکەی خۆت لە مەترسیایە بۆ سۆشیال میدیا وەکو خانوویەکی بێ دەرگا و بێ پەنجەرەیە ئەوەی ویستی ئەتوانێ خۆی بکە بە ماڵەکەتە ئەوەی ویستی ئەتوانێ وێنەکانت بەرێ بەکاری بێنێ گرتە ڤیددیۆیەکانت بەرێ بەکاری بێنێ نووسینەکانت بەرێ بە شێوەیەکی کە تەنانەت بە ناوی خۆشیەوە و بڵاوی کاتەوە هیچ یاسایەک نییە کە ڕێگری لێ بکە ئەمە بە دڵنیاییەوە لەم بۆ ئەم سەردەمەی کوردستان کە ئێمە سیستەمە سیاسیەکەمان تقریبەن بە شێوەیەک لە شێوەکان ناکۆکیەکی زۆری تایە سیستەمە حیزبیەکەمان ناکۆکیەکی زۆری تایە هەمووان بە دوا عیب و نەقسی یەکترا ئەگەڕین بۆ ئەوەی زەقی کەینەوە خۆشکەری ئەم ئاگرەیە کە ئێمە تەوەرەکەمان میدیا و بەرپرسیارەتی میدیا بەڵێ بە دڵنیاییەوە ناڵێم هەندێک کەسی وێڵ و شەیدا بەناو بە دوان ناوبانگە بە هەردوو بارەکەیە بە چاک بە خراپ بەزمە ناوبانگ بە هەندێک کەسی شەیدا بە دوان ناوبانگە هەندێک دام و دەستگای میدیایی گوماناوی کە ئەرکەکەیان بەڕاستی گواستنەوەی هەواڵ و زانیاری نییە بە زور و ژاندنە بەز ئیبرازی کۆمەڵێک قەزیەیە کە هیچ پەیوەندی بە ئەرکەکەی ئەوانەوە نییە هەروەها کۆمەڵێک حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان کە کار لەسەر کەسایەتی مرۆڤی کوردەکان کار لەسەر سایکۆلۆژیایی
مرۆڤی کوردەکە تا ڕادەیە هاوڵاتی کوردشیان تەفرەداوە کابرا ینی بەم شێوە کە ئێمە هیچ نەنگیتیانە میدیاکار بێتە پەرلەمانتار بەڵام هێندەی ینی پاوان استیغلالی میدیا ئەکرێ بۆی خۆی پیشان بە بگاتە پێگەیەکی هەر هەستیار و حساس لە پەرلەمانە ئەمە زیاتر لە 30 پەرلەمانتار شتێکی وایە ئەیبیننەوە چۆن شاشەی میدیان زۆر ئاساییە ئێمە میدیاکاری زۆر سەرکەوتومان هەبووە کە ئێستا ئەندام پەرلەمانێکی زۆر زۆر سەرکەوتووە بۆ میدیاکار کۆمەڵە خەڵکێکی وشارن کە لە ناو ڕووداوەکانە ژیاون ڕۆژانە ئەبدەیتی خۆیان کردووە دوجار کاچنەکایە سیاسیەکەشەوە بەو باگراوندە وشیاریە میدیایی کە هەیان بووە ئەتوانن بەنسبە ڕووداوە سیاسیەکانەوە کۆمەڵێک شت هەیە بیکەن بەڵام دوجار هەندێک کەسمان هەیە کە میدیاکار نەبووە بە شێوازێکی هەڵا ئەوێت لە پەرلەمانە بێ بە ئەستێرەیەکی میدیایی بۆ لەبەرەوەی کامێرە لەسەری نەبێ ئەو قسە ناکە هیچ قسەیەکی پێ نییە بۆ ئەمە شێوازێکە لە شێوازەکانی چەواشەکردن کاتێک من خەڵک بمبینێ بە تەزاهور بە ڕووکەش بە خۆ دەرخستن من داکۆکی کەرم لە مافی خەڵک بەڵام ئەگەر خەڵک نەمبینێ سمول بکەم دانیشم لە پەرلەمان هیچ کێشەیەکم نییە هیچ ئاماژەیەکم نییە ئێمە زۆر جار ئەبینین کە هەل لە نەتاقی ئەو مەوزوعە دەرنەچین مەوزوعی سۆشیال میدیا ئەندام پەرلەمانمان هەیە کە بڕوای بە مەسەلەن ئاین هەیە خۆی بە کەسێکی متەدەیی نەزانێت زۆر جارێ مازانین ئاین کە خصوصیاتێکی هەیە کە ئەبێ خەڵک لە تاوان بپارێزێ خەڵک خۆ لە خۆ دەرخستن بپارێزێ خەڵک وا فێر بکە کە خاکی زۆر سادەیەکە هەمانە دەستی ڕاست خێرکە دەستی چەپین بەڵێ مۆبایلی داناوە بەو شێوەیە تەسویری خۆیەکە سەیری مۆبایلەکەیەکە بزانە ئایا تەسویرەکە دەستی پێکرد یعنی ئەمە تەزاهورە خۆ دەرخستنەکە لە ئاینە ئەمە بە تەواوی ڕەڤز کراوە کار گەیشتۆتە ئەوەی کە ئێمە پیرۆزیەکانمان چ کەسانی کۆمەڵایەتی چ سەرۆکی عەشیرەت چ مامۆسایانی ئاینیمان چ کەسانی سیاسیمان چ کەسانی سەرۆکی حیزبەکانمان کۆمەڵی خەڵک وایان کردووە کە بەڵێ کێرڤی ڕێزگرتن ئەو ڕێزگرتنەی کە پێشتر لە کۆمەلگای کوردەواریە بە نسبەت ئەم کۆمەڵە خەڵکە هەبوو بێتە خوارەوە ئەمە بۆ لە بەرگی مامۆسای ئاینیە کۆمەڵی خەڵک خوایان لە خۆیان کردووە کە خەڵک وای لێبێ ڕێز لە مامۆسای ئاینی نەگرێت لە بەرگی کەسایەتی سیاسیە کۆمەڵێک لێبووک کە ئەتوانن ئەوانە بکەم ناو لێ بنێن لێبووک مهەڕج کە وایان لە خۆیان کردووە کە خەڵک ڕێز لە کەسایەتی سیاسی نەگرێت ئێستا کە بابەتی سۆشیال میدیاش زۆر گەرمە لە کوردستانە ئەمەشیان کردووە بە وەسیلەیەک دیسانەوە لە پاڵ ئەوەیە بۆ بەکارهێنانی شخصی خۆیان ئیسفادەکردن لە ئەوەی کە لە ناو خەڵکاوان پێیان وایە کە خەڵک بەس تەنها و دیوە ئەبینێکە لە سۆشیال میدیایە بڵاوە بێتەوە بەڵام ئەمە دیوێکی ناوەوەی تریش هەیە من بۆ نمونە بە سیفەتی ئیشەکەم لەگەڵ هەندێک کاربەدە زیاک و ئەندام پەرلەمانی حیزبی سیاسی ترا قسەم کردووە باز لەوەکە بۆ نمونەڵێ من فلان کەسایەتیم لە حیزبەکەی تۆیان زۆر خۆشەوێ زۆر معجیبم بە ئەدای زۆر سیاسیە دیبلۆماسیە بەڵام بە یەک کەلیمە لە سۆشیال میدیای خۆمان لەسەرەوە بنووسم سبەینێ خۆمەڵ بژێرم بۆ پەرلەمان دەرناچەم سەیریکە تۆ لە پێناوی ئەوەیە ناچاری پێ لە ویژدانی خۆت بنێ پێ لە ویژدانی خۆت بنێ بەس تەنها ئەوەی کە سۆشیال میدیا ئەو ڕووە شاراوەی کە تۆ هەتا دەری نەخا کامەرە ینی لە خیاڵما بوو ئەم پرسیارە بکەم بەڵام هەر ئێمەوە نێو قسەکانی بەڕێستان بەو شێوەیە کە خودی کەسایەتیە کارێزمایە کەسایەتێکی تر ینی لە دڵ عەقڵ کۆی فلتەرەکان لەلای ئەو پەسەنە بەڵام لە میدیایە لە ماس میدیایە ڕای ناگەێنێ ئەم پشتگیری و ئەم کوتلە ینی کوتلە و کوتلەکاریە نامرۆڤانەیە بۆ کارێکی نامرۆڤانە کە سێ مایکن لە باگراوندەوە حتممە سێ چواری کتن کە کامێراوان ئەوانیش کە میدیاکارن جگەل لە سایق و شۆفێرەکان لەوەی کە خودی میدیاکار ئەگەر بێدەنگی هەڵبژار دوێت هەر دەکاتە پاسەوە بەڵام بێدەنگیشان هەڵنەبژار بۆ ئەم
یعنی ئەم وێنە زۆر ڕوونە ئەم وێنە زۆر دراماتیکێک ئێمە بینیمە چۆنە تەرەبیانی تەرەفداریان کرد بە دڵنیایی و ئێمە تقریبان چەند وەختێک لەمە و پێش ڕوبەڕووی شتێکی تا ڕادەیەک بەو شێوەیە کە لە نتاقی وروژاننا ڕوبەڕووی بووینەوە کە ئەویش ئەو تۆمەتبارانەی بادینان بوو ئێمە بینیمان چ فەوزایەکی لە سۆشیال میدیا و هەروەها لە میدیایە بە تایبەتی لەم سنوورەیە دروست کردوای لە هاتکە تەنانەت کەسانی کاربەدەستی حکومی و حیزبیش لەم سنوورە لەسەری بێنەدەنگ بەڵام دوجار ئەمە نیشانەی دووڕووی و نیفاقی ئەمانەیە بۆ تەنها لە سنووری خۆما هیچ شتێک ڕوونەدا کێشەم نییە لە سنوورەکەی تر هەر شتێک ڕووبدا ئەگەر بە شێوەیەکی پۆزۆتیویش بێ من وای نیشانە دەم کە ناشرینە و نێگەتیڤە وەکو قسەی یەکێک لە سەرکردەیە و حیزبە سیاسیانە چەند ساڵێک لەمەوبەروت بوو ئێمە ئەگەر بمانەوێ ئەتوانین ئەگەر حکوومەت کارەبای 24 کات ژمێریش دابین کە ئێمە وا لە خەڵگە گەیەنینە و کارەبایە تووشی شێرپەنجەتانەکە بەکاریمەیەن حقەتی وایان کرد تا ڤاکسینی ئەم ڤاکسینە بۆ ئەم پێکوتەیە کە هات تا ئەو شوێنەی بەجددی ینی ئەوان ئەتوانن ینی توانیویانە بەم شوێت تەفری خەڵکی بن تۆ لا چۆ لەسەر کورسی دەرزەڵێ جارڕێک لێرەیە ڕێک لەمەیە ئێمە لەم ڕەوتەی پاش کۆرۆنا شتێکمان بۆ دەرکەوت کە هەندێک حیزبی سیاسی و ڕەوتی سیاسی لەم هەرێمە گیانی مرۆڤی کوردیان بەلاوە گرنگ نییە ئێمە بینیمان لە سەرەتەکانی سەرهەڵدانی کۆرۆنا کاریان لە سەرشکاندنی قەرەنتینە کرد لە هەرێمی کوردستانە وایان کرد کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بە درۆ بزانن ئەم نەخۆشیەکە کە ئەمە حکوومەت لە پێناویەوەی کە موچە نەدا بە خەڵکان لە پێناویەوەی کە کۆمەڵێک شت بۆ خەڵک دابینەکە هەوڵەدا کە مەوزوعی کۆرۆنا زەق بکاتەوە کەچی ئێستا ئێمە بینین لە هەموو جیهانە تاکو ئێستاش کۆرۆنا گیانی خەڵکانێکی زۆر ئەکێشێ ئەمە بەنسبەت نەخۆشیەکەوە ئێستا بەنسبەت چارەسەری نەخۆشیەکەوە بڵێ بەنسبەت چارەسەری ئەم نەخۆشیوە ئەمە نیشانیەدا کە گیانی مرۆڤی کورد لای ئەوان هیچ ئەهەمیەتێکی نییە لە سۆشیال میدیایە عەرزی سووتانی جەستەی مرۆڤێکی کورد بکەن زۆر بەلایەنەوە ئاساییە خەڵک هاان بدەن بێنەوە سەر جادە بۆی تووشی کۆرۆنا بن زۆر بەلایەنەوە ئاساییە خەڵک هاان بدەن لەسەر ئەوەی کە ڤاکسینی کۆرۆنا بەکار نەهێنن بیان ترسێنن بۆچی بەرپرسان خۆیان بەکاری ناهێنن ئەگەر بەرپرسان خۆیان بەکاری بێنن ئەو ساڵێن کاکە سەیریکە بەشی ئێوە نادەن بەرپرسان خۆیان بەکاری هێنێن ئەمە بۆ هەموو شتێک سینناریوەیەکی ئاوداخستنێکی سەیریانوەیەکی بەڵام نام گرنگە حتمما تەبەنیە بە قسەکانی بەڕێستانەوە کە چۆن یعنی ئەوان توانیوان میدیا بەکار بێنن بیکەنە چەکوشێک بۆ هەر شتێکە ینی چۆنە یانوێ دیزایانی کەن لەوەی کە ئەوان زوو باوەڕ بە خەڵکەکەیانن خەڵکەکە زوون کۆڵیەکە چۆن ئێمە میدیامان بینی کە توانی خودی جەماوەڕوا لێ بکە کە زۆرینەیەکی ینی تقریبن ئەوەی کە پێڵن لە سا 25 دەنگ بن بە یەکێک لەوە حیزبانە بەڵام دوجار خۆی بۆ کاری مەرگی خۆی پوکانەوەی ئەو هێزە چۆن بەم شوێ کە بەڕێستان کەسایەتێکی سیاسی حیزبین ئێمە وامان ینی واقعەکە وابینینەوە کە میدیایەک حیزبی بێ ڕۆنتر و باشتر و شەفافترە بۆ خودی بینە نەک بە پاسایی سەر بۆ خۆبوون کاری حیزبی بکات تا مەرامە کاتیەکانی خۆی منەتوانم پێی بڵێ مەرامی کاتی خۆیان کە بەدەزیێن بەڵێ میدیای حیزبیشمان هەیە کە بە هەمان شێوەی ئەو میدیا وروژێنەرانە بە هەمان شێوە کارەکان مەرج نییە هەموو میدیایەکی حیزبی میدیایەکی هاوسەنگ بێ بەڵام دوجار ئەوەی کە بینیمان بەو شێوەیەوەی بەڕێزە باست کرد ئێمە لەم ڕۆژانەیە لەگەڵ هاوڕێیەکی عزیزە باسمان لە مەوزوعی ئەوە کرد کە مرۆڤ ئەوە نییە کە خۆی لە فەیسبووکە پیشانەدا دیوی ناوەوەی مرۆڤ دیوە ڕاستەقینەکەی ئەوەیە کە لە مەسنجەرە پیشانیەدا
سەیریکە لە مەسنجراتەوە احتیمالە مەسەلەن لەگەڵ کۆمەڵی خەڵکە کۆمەڵە شت بڵێ کە هەموو کەسێ نایبینێ کۆمەڵێ شت بۆ هەندێک خەڵک بنێری کە هەموو شتێک نایبینێت دیوی ناوەوەی مرۆڤەکان مەسنجەرە نەک فەیسبوک شتێکی زۆر زۆر جوانی وت طبعاً جا هەندێک حیزبی سیاسیش دیوە ناوەکەیان ئەو دیوەی کە خەڵک ئەیبینێ ئەوە نییە دیوێکی تریان هەیە کە لە کاتی قەیرانە دەرەکەوێ لە کاتی هەڵبژارنا دەرەکەوێ لە کاتێکا دەرەکەوێ کە ئەڵێن ئێمە ئەگەر یەک کورسیش بێنین هەر ئەو حیزبین ئەمە دیوە ناوەکەی بە دیموکراسی دروستەوە و باسەکەمە میدیا بەرپرسیارەتیە میدیا بەرپرسیارەتی وای لە هاتووە ئێمە میدیایەکی یعنی دەتوانم بڵم گەورە ئەبینین لە هەرێمی کوردستانە دەتوانێت هەزاران کەس لە دەوری خۆی کۆکات وەکو کار وەکو پیشە وەکو میدیاکار بەڵام تعبیر لە تەنها یەک کەسکەن و باز لە شمولیەتی ئەم دەسەڵاتەشەکە و خودی ئەو میدیای مایکەکەی لەوێ بوو لە نێو میدیاکەی خۆشەوە ئەو کەسەی کە میدیاکارێکی دیارە دەیهێنێتەوە سەر شاشە و بەرگری لە چی پێڵێن نەچوونە ناو ئەو کارە مرۆڤانەوە ئەکاوە ئەو کارە ئەو دنەدانی کە دوجارەوان پاڵنەر بوون کە و گەنج بەڵێ وەکو سیاسەتی میدیایی دەستگاکان سیاسەتی میدیایی دەستگاکان ئێمە هەموو یەزانین لە کوردستانە دەستگا میدیاییەکان چه سیاسەتیەکان هەیە بەڵام ئێمە مەرج نییە ناخی ئەو مرۆڤانەی کە لەوێ بوون یاکو بە هەر شێوەیەک لە شێوەکان 100% تعبیر لە ئەو دەستگا میدیایە بکە احتیمالە پڕ بەدڵ پێی ناخۆش بوو بێ بەڵام لەبەر ئەوەی بژێویەکەی لەسەرەوە و دەستگا میدیایە جورەتیەوەی نەکردبێ کە ئەم حەدەسە و ڕوژێنەرە بەر لەوەی کە ڕووبدا ئەو ڕێگەی لێ بگرێت دوجار دەستگا میدیایەکانن کە بەرپرسیاری یەکە من نەوەکو ڕۆژنامە نووسان ڕۆژنامە نووسان ئەو ئەرکەی کە پیانە سپێردرێ جێبەجێیەکەن ئەو دەستگا میدیایی کە لەوێیە ئەو دەستگا میدیایە تاوانبارە ئەو دەستگا میدیایی کە هەروەها ئەندام پەرلەمانێکیش کە خۆی پێشتر میدیاکار بوو شتێکی زۆر جوانی نووسی بوو نووسی بووی لەوێ مایکێک وەستاوە کە ناوی ژیانی لەسەر بووە کە بینەری مەرگی مرۆڤێک بووە ئەمە ئەبێ بمان خاتەوە بیرکردنەوەی کە چیتر وروژاندن بەسە چیتر بغزاندنی یەکتر بەسە چیتر بەکارهێنانی خەڵکی کوردستان لە پێناوی ئامانجە حیزبی و سیاسیەکان و بە سیاسیکردنی هەموو کایەکانی کە لە کۆمەلگایە هەیە ئەبێ لێرەیە ستۆپکە و دوجار چۆن پەیامەکانمان ئەبێتە پەیامێکی ئینسانی و چۆن پەیامەکانمان ینی نەک کوردانی ڕۆژهەڵاتیشمان لێ زبیرکەن بەو شێوێ کە کامەرام قسە و باسە زۆر زیاتر لەوە هەڵەگرێت و دەبواە زۆر زیاتر قسەی لەسەر بکرایە بەڵام من هەرەوە نەکاتمێ زۆر سپاس بۆ ئێوە وەکو دەستگایەکی میدیایی هاوسنگ کە کاری پیشەیی خۆتانەکەن ئەمە ئەرکێکی پیرۆزە کە لەسەر ئەو خاڵانە ئەوەستن کە لە میدیای کوردیە خاڵێکی دزێ و قێزەوەنن ئێوە ئەتوانن ڕێگە لەو کارە دزێ و قێزەونانە بگرن خەڵک بزانێت کە لە بەرامبەر ئەو میدیانە هاوسەنگ و ژێنەرانەی کە کار لەسەر شکاندنی کەسایەتی مرۆڤ و هەروەها بێزراوکردنی کۆمەڵە حیزب و لایەنی سیاسیەدەن لە بەرامبەر ئەوەیە کۆمەڵی میدیایی و میدیاکاری هاوسەنگیشمان هەیە کە بە شێوەیەکی پیشەیانە ئەرکوکاری خۆیان ڕاپەڕێن دنیا سپاس کە کامەران غەری وەکو کادری پارتی دیموکراتی کوردستان زۆر بەخێرات سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان و ئەزانی ئەوەش هەمیشە تەندروست باش بن